خوێندکاری ژیر بە هیوای کاتەکی خۆش لەگەڵ وانای بیرکاری پۆلی شەشەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 43 لاپەڕە 43 ئەو کتێبە تەواوکەری لاپەڕە 42 دەربارەی بابەتی دابەشکردنی ژمارەیەکی دەی بەسەر ژمارەیەکی دەی ژمارەیەکی دەی دابش بکەیت بەسەر ژمارەیەکی دەی بەش کرا و بەش درا و لە یەک لە هێزەکانی ژمارە دا بدا. واتای چییە؟ خوێندکاری ژیر بەواتای ئەوەیە کە هێزەکانی ژمارەدا واتە دا واتە دا واتە سەد واتە هەزار بەو واتانە دێ یەکێک لە هێزەکانی ژمارە دا تا بەش درا و بگۆڕی بۆ ژمارەیەکی سروشتی. ئەگەر تەماشای ئەو لێرانە ئەو ڕاهێنانەی بکەین یان ئەو دابەشەی بکەین 62 44 لە سەد دابەشی 0.7 لە دا دەبی ئەو 0.7 لە دەیەی فارزەکە نەمینێ بیکەینە ژمارەیەکی سروشتی. کو دەبیتە سروشتی ئەگەر جارانی دەمان کرد وەکو ئەوەی جارانی دا. ئەگەر 0.7ەکەی جارانی دەی بکەین ناچارین 62 44ەکەش جارانی دەی بکەین کەواتە لە کاتی جارانکردن بەدا چونکە دا یەک سفری هەیە فاریزەکە بە یەک خانە دەچیتە لای دەستی ڕاست واتە فاریزەکە دێتە ئێرە وەکو دەبینن لێرەش هەروەتر فاریزەکە چووە ئەولایە بە یەک خانە هەمیشە دەستە دەستی ڕاست ئەگەر جارانی دەمان کرد ئەگەر جارانی 100 بە 2 خانە و جارانی 1000 بە 3 خانە ئەوە ئێستا لێرە زانیمان ئەگەر دوو ژمارەی دەییمان هەبوو بێگومان ئەگەر ئەوە ژمارەی دەیی بوو هیچ کێشە نیە بەڵام بەشدرا و ئەگەر ژمارەی دەیی بوو دەبی بیکەینە ژمارەی سروشتی دەنا ناکرێ دابەشکردنەکە. ئێستا لێرە با تەماشای ئەو ڕاهێنانەی بکەین 22 8 دابەش 0.8 لە دا لێرە 0.8 لە دا دەمانەوە بیکەینە 8 واتە جارانی دەی دەکەین کە جارانی دەی دەکەین ناچارین 22 هەشتەکەش جارانی دەی بکەین واتە فاریزەکە دێتە ئێرە لە هەشتەکەش فاریزەکە دێتە ئێرە پێی ناوە ئیدی فاریزەی بنووسین لێرە چونکە هیچ ڕەنووس نییە جگە لە سفر واتە هەر یەکسەر دەنووسین 8 و 22 هەشتەکەش دەبیتە 228 زۆر ئاسانە ئێستا دابەش کرد. 22 چەند هەشتی تێدایە دوو جاران هەشت 16 22 16 لێ بڕوە دەمینێتەوە 6 ئەوجا ئەو هەشتە دێتە خوارێ 68 دابەش 8 دەکاتە 8 8 جاران 8 دەکاتە 64 لە کاتی لێ دەرکردن تەنیا دەمینێتەوە 4. ئێستا هیچ نەمابینی نەخوارێ بێگومان هەمیشە سفر مایە دەتوانین سفری بنووسین یان دەتوانین بڵین سفری زیاد دەکەین لێرە بەڵام دەبی یەکسەر فاریزەی دانین کە سفری زیاد دەکەین دەبی فاریزەی دانین. ئەوجا ئێستا چل چەند هەشتی تێدایە چەند هەشت هەیە لە چل 5 هەشت هەیە چونکە 5 جاران هەشتیش دەکاتە چل ئەوجا پاشانجی هیچ نامینێتەوە بە بێ ماوە ئەو ژمارە بەدەستمان گەیشتیا 28 و 5 لە دەیە لێرەش نووسرایە بۆ ئەوەی بەشدرا و بگۆڕی بۆ ژمارەی سروشتی بەشکرا و بەشدرا و لە دا بداواتە جارانی دەی دەکەین لێکدان لەگەڵدا 0.8 کە لێک دەدەین لەگەڵدا تا 8
22 هەشتەکەش کە لێک دەدەین لەگەڵدا دەکاتە 228. ئەوەی ڕاستیوی خوێندکاریژیر تەنیا باشتر وایە بڵێن فاریزەکان دەبینە لای ڕاست، هەرچەند خانە بمانەوێ بەڵام دەبی ئەگەر لە هەردوو ژمارەکە وەکو یەک نابی لە خانە دوو جار تێپەڕین لە ژمارەیەک دوو جار دوو خانە بچینە دەستی ڕاست و لە ژمارەکەی یەک خانە ئەوە نابی، دەبی وەکو یەک لێرە یەک جار هاتینە ئێرە لێرەش یەک جار دەینە ئێرە هەتا ئەنجامەکە تێک نەچی. پاشان نووسە لەبەر هەبوونی ماوە چونکە چار ما بووە ناچارین سفرەکی زیادکەین و فاریزەش دانین کەواتە 22 بەشی 0.8 دەکاتە 28.5 لە دەیە. ئێستا ژمارە چی دیکە؟ ئەو ژمارەیە 158 لەدا دابەشی 0.12 لە 100. لێرە خوێندکاری ژیر دەبی بە دوو خانە بینە ئێرە هەتا 0.12 ببیتە ژمارەیەکی سروشتی. ناچاریشین لێرەش بە دوو خانە بەڵام هەر یەک خانەمان هەیە ناچارین بە خۆمان سفرەکی دانین ئەو جەفاریزەکەی بینینە ئێرە. وەکو دەبینن پێشتر سفرەکی زیاد دەکەین هەتاوەکی فاریزەکەی دەبینە لای ڕاست بزانین دەیبینە چێندەر دایدەنێن. ئەوجە لێرە پێی ناوی فاریزەی بنووسین ئیدی چونکە هەر سفرما دەتوانین بوویتە دوو ژمارەی زۆر ئاسان لە دابەشکردن. یەکەم جا فاریزەکە لێرە بوو بە دوو خانە چووینە لای ڕاست لێرەش بە دوو خانە چووینە لای ڕاست. ئێستا 15 دابەش 12 دەکا یەک جاران 12 لێ بڕوا دەکا 3 هەشتەکە دێتە خوارێ 38 چەند 12 تێدایە 3 جاران 12 36 36 لێ بڕوا دەکاتە 2 چارەکە دیسان دێتە خوارێ 24 چەند 12 تێدایە لێرە 2 جاران 12 دەکاتە 24 دوایە 0 هیچ نەماوە بەڵام لێرە شتێکی زۆر گرنگەیە ئەو سفرەمان مابووە ئەو سفرەکە دێتە خوارێ دەبی بڵین 0 دابەش 12 دەکاتە 0 ئەگەر نا هەمووی هەڵە دەردەچی کەواتە ئەو سفرە ئێرە زوو لێرە دادەندرێ. وەڵامەکە چییە؟ وەڵامەکە ئەنجامەکە 1320 ئەگەر بچین بە بژمێریش بەکاربهێنین بزانین ڕاستە یان نا 158 دابەشی 0.12 بکەین بزانین کووە 158 دابەش 0.12 158 دابەش 0.12 یەکسانە بە 1320 لەوێش هەر ئەو هابوو 1320. ئەوە ساختکردنەوەیە خوێندکاری ژیر. وابزانم لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە بەڵام دەتوانم بەردەوام بم لە لاپەڕەکەی پاش ئەو لاپەڕێش بزانین چ هەیە. لاپەڕە 44 ساغ بکەوە. ساغ بکەوە بەوانە کەدا بگەڕێەوە گفتوگۆ بکە تا وەڵامی پرسیارەکان بدەیەوە ڕوون بکەوە کاتێ ژمارەیەکی دەی دابەشی ژمارەیەکی سروشتی دەکەی فاریزە لە ئەنجامی دابەشکردنەکە لەکوێ دادەنەی ئەوە ژمارەی دەی کە دەزانی لە چێ دادەنێن خوێندکاری ژیر کە ژمارەی دەیمان هەبوو دابەشی ژمارەیەکی سروشتی دەکەین. ئەو کات کە گەیشتینە فاریزەواتە لە لای چەپ کە ژمارە نەما هەمومان دابەش کرد ئەو کات کە پێویستمانە ژمارەی لای ڕاستی فاریزە ڕەنووسی لای ڕاستی فاریزە بینی نەخوارێ پێشی ئەوەی ڕەنووسەکان بینی نەخوارێ یەکسەر فاریزەی دادەنێ. پرسیاری ژمارە 2 بەراورد بکە 4 و 5 دابەش 1 و 5 و 45 دابەش 15 هەر یەک شتە چونکە لێرە فاریزەکەمان
بردە ئەولایە بەیەک خانە لێرەش فاریزەکەمان بردە ئەولای بەیەک خانە بوو بە ئەو دوو ژمارەیە هەر یەک شتە ئەنجامی دابەشکردنەکە لە هەردوو جێ هەر یەک شتە لە هەردوو لە لێرە و لێرە واتە دەکاتە سێ. دەینە لای ڕاهێنانی ئاراستەکراو نووسینی کردداری دابەشکردن دووبارە بکەوە بە گۆڕینی بەش دراو بۆ ژمارەی سروشتی. لێرە خوێندکاری ژیر نایهەوێ دابەشەکە ئەنجام بدەین تەنیا بەش دراوە کە دەکەینە ژمارەیەکی سروشتی ئەو جدەی نووسینەوە. ئەگەر ئەمن لێرە پرسیاری سێشی تەڵکەم ئەو فاریزەی دەینمە ئێرە ئەو فاریزەیەش دەینمە ئێرە دەبیتە ژمارەیەکی سروشتی واتە دەبیتە 96 دابەش 16 وەکو برێ هەردوو ژمارەکەم جارانی دەیکرد. پرسیاری ژمارە 4 هەروەتر ئەوەش هەروە لێرە چونکە هەر بە خۆی ژمارەیەکی سروشتیە پێی ناوێ هیچ بکەم هەروەکو خۆی داینووسمەوە بووی ئەوە ژمارەیەکی سروشتی هیچی لەگەڵ نییە کەواتە هەری وەکو خۆی بینووسەوە. لێرە ئەو فاریزەی دەینمە ئێرە ئەو فاریزەش دەینمە ئێرە ژمارەکان چیان لێدێ دەبیتە 48 ئەو جە فاریزە ئەو جە 4 دابەشی 24 پێی ناوێ فاریزەی 24 بنووسم. دێمە ئێرە ژمارە 6 لێرە ئەو فاریزەی دەینمە ئێرە ئەو فاریزەش دەینمە ئێرە زۆر ئاسانە 7 3 6 دابەشی 3 هەر یەک شتە وەکو ئەوەی 3 و 6 دابەشی 0 و 3 بکەین. تەواو بووین لێرانە خوێندکاری ژیر تەماشا کە زۆر ئاسان بوو. ئێستا گەرەوانە ڕەشکەمەوە پرسیارەکە بچمە لای پرسیاری ژمارە 7 پرسیارەکە کۆپی بکە فاریزە لە ئەنجامی دابەشکردن دابنێ. لێرە زۆر ئاسانە بخەمڵێنین لە چێن دەرفاریزە دادەندرێ بەڵام ئەگەر بتەوێ بە تەواوی بزانی فاریزەکە لە چێە باشترین وایە دابەشی کەی خوێندکاری ژیر. لێرە ئەو 28 وەکو ئەوەی وایە ئەو 28 دابەشی 2.5 بکەی هەرواشە واتە داینێ 28 دابەشی 3 دەکەی یان 27 دابەشی 3 دەکەی 27 دابەشی 3 کەی دەکات 9 لێرەش 28 دابەش 2.5 تۆزەک لە 9 زیاترەواتە 100% فاریزەکە لێرەیە لە باش لە 11 واتە 11 گونجاوە. لێرە وەکو ئەوەی وایە 34 دابەشی 2 ئەگەر 34 بە دابەشی 2مان کرد بە دەیکرد چەند 30 دابەش 2 15 4 دابەش 2 دەیکرد 2 15 و 2 17 دەوروبەری 17 بەس چونکە سێشی لەگەرە واتە کەمتر دەکا لە 17 واتە لێرە زۆر ئاسانە بزانی فاریزەکە لێرەیە. لێرانش 62 وەکو ئەوەی وایە دابەشی نیوی بکەی واتە 62 دابەشی نیوی بکەی ببیتە 2 ئەوەندەی 62 وەکو ئەوەی وایە ببیتە 120 بەڵام چونکە ئەوە نیو نییە دەبیتە کەمتر لە 120 لەبەرەوەی 100% لێرە نابی فاریزەکە زۆر هەڵەیە 100% فاریزەکە لێرەیە بەڵام با بچین تەماشایان کەین بزانین ئەمن کوم کردیە هەتا بە تەواوی بزانین زۆر دڵنیابین بزانم لە چێ ئەمنەوانم دروست کردیە. 28 و 5 بزانم کامە 28 و 5 بوو ئەوە. پرسیاری 7 وەکو دەبینن
فاریزەکە کە تا وەکو گۆتم لە لای 11 چونکە هەتا بتەوێ هەتا بتوانین دابشکردنەکەی بکەین هەمیشە بەش دراوەکەم ئەو 2/5 کردیتە 25 وەکو دەبینن 28 کەش بوویتە 285 لە کاتی دابشکردن ئەو های لێ هات. ئێستا لێرە ژمارەکەی دیکە دیسان بووە 486 وەکو گۆتمان 2 سێیەکەم کردە 23 بێگومان لێرانەش 3/4 فاریزە چوە لایەکەی دیکە ئەوهای لێ دێ خوێندکاری ژیر. ئەو جارێ دەگەڕێینەوە لای پرسیارەکەی دیکە ئەویش هەروە بووە 89 ڕاست دەرچوو وەکو دەبینن دەتوانی بشخەمڵێنی بزانی لە چێندەرەیە دەشتوانی دابشکردنەکەی ئەنجام بدەی و بە تەواوی بزانی کە فاریزەکە دەکەویتە چێندەرێ. بگەڕێمەوە لای پرسیارەکە لێرە نووسرایە دابش بکە بخەمڵێنە تا ساغ بکەیەوە. با بخەمڵێنین یەکەم جار پرسیاری ژمارە 10 7 و 8 دابش 4 بە ئەو 7 بکەینە 8 بیکەینە ژمارە 8 نزیکەینەوە ئەگەر 8مان هەبا دابشی 4مان کردبە بێگوماندەی کردە 2 بەڵام لێرە چونکە 7 و 8 نییە بە تەواوی واتە ژمارەکە دەبی چبی دەبی لە 2 کەمتربی دەبی ژمارەکە لە 2 کەمتری با بچی دابەشی کەی بزانم ئەمن دابشم کردیە یان دابشم نەکردیە 7 و 8 دابشی 4 7 چەند چارتیدایە 1 جاران 4 لێرە کەم دەکەمەوە 7 چاری لێ بڕوا دەکا 3 هەشتەکە پێشی ئەوەی هەشتەکە بینینە خوارێ خوێندکاری ژیر یەکسەر دەبی فاریزەی دانێن واتە ژمارەی تەواومان تەواو بوو ئیدی دەبی فاریزە کە پێشی بێتە خوارێ فاریزە چی لێرە دانێن کە فاریزەمدانە ئەو هەشتەکە دێتە خوارێ 38 چەند چاری تێدایە 9 چونکە 9 جاران 4 دەکاتە 36 کە کەمی دەکەمەوە لێرە 38 لێ بڕوە ئەو دووە دەمینێتەوە هەشتەکەی دیش دەینمە خوارێ دەبیتە 28 دابش 4 دەکاتە 7 جاران 4 دەکا 28 واتە ئەو ژمارە خەمڵان نەکەش 2 بوو زۆر نێزیکە 1.97 بەش لە 100 لە 2 واتە دابشکردنەکەم شیاوە. پرسیارەکەی پاشیوی چییە؟ 5 و 82 دابشی 9 و 7 5 و 82 دابشی 9 و 7 ئەگەر بی خەمڵێنین بچیم زانم ئەو هایە 5 و 82 دابش 9 و 7 ئەگەر بی خەمڵێنین خوێندکاری ژیر ئەو ژمارەی بکەمە 10 بیکەمە 10 ئەگەر 5 دابشی 10 بکەم دەبی بکاتە نیو شتە چیوە دەبی بکاتە نیو لێرانش چونکە ئەوە دەنیە دەبی بکاتە ژمارەیە کە نێزیکی نیوە واتە 0 و 6 یان 7 دەبی شتەچی ئەوها دەرچی دەوروبەری 0 و گرنگترین شت ئەوەیە کە ژمارەکەمان لە یەک کەمترە با بچم زام دەکاتە چەند گوتمان چ دەکەین ئەو فاریزەی لا دەبین دەیهینینە ئەو لایە دەهینە ئێرە بە یەک خانە لێرانەش هەروە فاریزەکە بە یەک خانە دەبینە لای دەستی ڕاستمان ئەوها دەبیتە 58 دابش 97 بزانین کو دابشەکەی ئەنجام دەدەین چونکە 57 کەمترە لە 58 کەمترە لە 97 یەکسەر دەبی سفرە چی دانەین لەگەڵ دواش فاریزەی دانەین چونکە گەیشتینە فاریزەی ئێستا کە سفرەکەی دادەنین 0 جاران 97 دەکا هەر 0 ئەو جەنەوە 58 کەم 0 هەر 58 دێتە خوارێ ئەو دووەی ئێستا دەینینە خوارێ 582 دابشی 97 بکەین وەکو ئەوەی وایە کوبرەی 58 دابشی 97 دەکەین دابشی 9 دەکەین چەندی دانێن باشە 5 جاران 9 45 6 جاران 9 56
6,954 با شەشەکەی دانێن بزانم کووە. 6,742 دوو چار بەدەست لێرە. 6,954 لەگەڵ ئەو چارەی 58 کەواتە زۆر ڕاستە. 0 و 6 هیچیش نەماوە، خەمڵان نەکەشمان ڕاست بوو، زانیمان کە لە یەک کەمترە و لە دەوروبەری نیوە. بچینە لای ژمارەکانی دیکە. 242 دابەش 0.55 ئەگەر بیخەمڵێنین وەکو ئەوی وایە دووی دابەشی نیوی بکەین، دەبی بکاتە دەوروبەری 4، چونکە ئەگەر دوو بە تەواوی دابەشی نیوی بکەین 242شمان هەیە لێرە، دەوروبەری 4 3 لە یەک کەمتر، لە یەک کەمتر. بزانم ئەمە لێرە ئەنجامدایە. 242 لێرانە دەبی خوێندکاری ژیر بە دوو خانە فاریزەکەی بینینە ئەو لای، واتە هەردووچیان وەکو ئەوی وایە جارانی سەدی بکەین، واتە ئەوە دەبیتە 242 لێرە ئەوەش دەبیتە 55. 242 دابەش 55. 24 هەمووی دەبی هەموو 242کەی وەربگرین، ناتوانین دوی وەربگرین، ناتوانین 24 وەربگرین لێرە خوێندکاری ژیر، چونکە ژمارەکەمان گەورەیە 55. وەکو ئەوی وایە هەموو 242کەی دابەشی 55 بکەین. 4 جاران 5 20، 4 جاران 5 20 دووش 22 لێکیان دەرکەین ئێستا. 2 سفری لێ بڕواهی 2، 4 دوی لێ بڕوا 2، ئەو جا هیچ نەماوە، ناچارین فاریزەک دانین لێرە، سفرەکیش زیادکەین 220 لێرە 220 هەموو دەزانین دەکاتە 4 جاران دیسان دەکاتەوە 220، هیچمان نەماوە، واتە خەمڵانەکەشمان ڕاست بوو لە دەوروبەری 4 تۆزێک زیاترە لە 4. بەڵام ئەوەی ڕاستی بی خوێندکاری ژیر زۆر ئاسان نییە بخەمڵێنین، بەڵام هەر هیچ نەبی بزانین کە ژمارەکەمان لە دەوروبەری 4، لە دەوروبەری 3 و 4 کەمتر نییە لە یەک، نابی کەمبی لە یەک. بگەڕێمەوە لای پرسیارەکانم. پرسیاری 82 دابەش 5. ئەگەر بخەمڵێنین 82 دابە 8 هەتا ئەگە بیکەینە دەکات 2، واتە لە 2 کەمترە، ئەنجامەکە لە 1 شتەکە لە 2 کەمترە. 82 دابەش 5 لێرە هیچ گۆڕانکاری ناکەین، چونکە بەشکراوەکەمان بەش دراوەکەمان ببورن ژمارەیەکی سروشتیە کە ژمارە 5. 8 چەند 5 ئەگەرەوەش بە خۆمان بە باشی بیکەین لەسەرەوە تەماشایکەین. 8 دابەش 5 دەکاتە 1 جاران 5 دەکاتە 5، 8 5 لێ بڕوا دەکاتە 3 لێرە. پێشی ئەوەی ئەو دووە بینینە خوارێ ژمارەی تەواومان تەواو بوو، ناچارین ئێستا فاریزەدانێ. ئەو جا دووەکەی دەینینە خوارێ لێرانە. 32 چەند 5 تێدایە 6، چونکە 6 جاران 5 دەکاتە 30. دوو دەمێنێتەوە کە کەمی دەکەینەوە 2، ئەو جا سفرەکی دانەی 20 چەند 5 تێدایە دەکات 4. 4 جاران 5 دەکاتە 20، واتە خەمڵانەکەشمان تەواو بوو، ژمارەکەشمان 1.64 لە 100. گوتمان ناکاتە دووی تەواو، لە 2 کەمترە. بگەڕێمەوە لای پرسیارەکانم. خوێندکاری ژیر وابزانم لێرە دێمە کۆتایی ئەو وانەی ئەو ڕاهێنانانە کە ماینە لە وانەی داهاتووشی کاریان دەکەم هەتا ئەو کات هەر بژی.